بینەرانی عزیزی کورسات نیوز سڵاوتان لێبێ من ئەمڕۆ لە پێشانگای هەلی کارم لە شاری سلێمانی کە ئەم پێشانگایە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بەم پێشانگای هەڵساون کە ئاماژەم پێشانگایە ئەوەیە کە کۆمەڵێک دەرفەتی کار بۆ گەنجان بڕەخسێنێت. جا سەبارەت بەوەی کە تا چەند گەنجان پێویستیان بەم جۆرە پێشانگایە و ئەم پێشانگایە ئامانجی چییە و هەروەها چەند هەلیکار لێرە دەڕەخسێنرێ ئەمڕۆ من میوانداری دوو بەڕێزم کردووە کە هەردوو لایەن بە جۆرە لە جۆرەکان هاوبەشن یاخود بەشدارن لەم بابەتە. ئەویش بەڕێزان کاک محەممەد فەرمان بە سوپاسەوە کە لێرە ئامادە بووی نوێنەری ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و هەروەها بەڕێز ئەڤین علایەدین نوێنەری CDC سنتەری پەرەپێدانی کارە سەر بە زانکۆی پۆلیتەکنیک. بەخێر بێن سوپاس بۆم دەرفەتە لە کاک محەممەدەوە دەست پێ دەکەین بەڕێستان وەکو ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئەم جۆرە چالاکیانە ڕێکەخەن بە چه ئامانجێک کە ئامانجتان چیە لە ڕێخستنی ئەم کارانە کە دێنە هاوبەشیەوە لە ئەم جۆرە کارانە؟ زۆر سپاس کاک پشتوانیان. بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بە هەماهەنگی لەگەڵ وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەستاین بەو ئیشە کە دانانی پێشانگای کار. حەزم هەیە لە سەرەتا و باسی ئەو بەرنامە بکەم لە چوارچێوەی بەرنامەگە زیاتر چۆن دەست پێکردین و دەمانەوەی ئامانجی سەرەکیەکەمان کەواتە قسە لەسەرواکی چۆن بیرۆکەکەتان بۆ هات. بزەبەت وایە ئێمە لە ساڵی 2024 پۆرتاڵی بە کارخستنمان دامەزراند. باشە ئەو پۆرتاڵە بە پاڵپشتی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بوو. پۆرتاڵێکی زۆر گشتگیرە، هەموو ئەو ئیمتیازات و هەموو ئەو بڵێن ئەو فیچەرانەی ناو پۆرتاڵەکەیە کە کارخواز لەگەڵ خاوەنکار دەتوانن بە ئاسانی بەکاربێنن تۆماری خۆیان بکەن و ئەو لینکە دروست بێت لە نێوان کارخواز لەگەڵ خاوەنکاردا. باشە بەڕاستی ئێمە ینی هەڵسەنگاندنێکی زۆر گشتگیرمان کرد بڵێن لە ناو وەزارەتە تاکو بتوانین بزانین کەم و کوڕێگان بەزەبت چین. بۆچی گەنج کە تەخەڕج دەکات بڵێن لە زانکۆ ناتوانێت بە ئاسانی ئیش بدۆزتەوە، چۆن بتوانین لینکی کەرتی تایبەت لەگەڵ کەرتی حکومیدا بکەین تاکو گەنج زیاتر ئەتوانێت لەسەر کەرتی حکومی نەبێت. باشە ئێمە ینی بەڕاستی ئەو هەماهەنگیە زۆر گرنگ بوو لەگەڵ وزارەتی کاردا، ئەوانە زۆر پشتیوانی ئەو کۆنسپتە بوون کە بڵێن کۆنسپتی ILO. ینی ئەو دەست پێشخەریە لە 2024 دەست پێ کرد. پۆرتاڵەکە لە 2024 لە مانگی 11 خرا ینی بۆ ئۆنلاین کە هەموو کەس دەتوانێت بەکاری بێنن. لە هەمان ڕۆژ ئێمە جۆفێرمان دانا لە هەولێر شاری هەولێر و جۆفێرەکە بەڕاستی زۆر فراوان بوو، زۆر خەڵک بەشدار بوون، ڕێگلامێکی باشمان بۆ پۆرتاڵەکە کرد تا خەڵک زۆر بتوانن ئەو پۆرتاڵە بەکار بێنن. یعنی ئێمە ئامانجە سەرەکیەمان ئەوەیە کە بتوانین ئەو لینکە دروست بکەین لە نێوان کارخواز و خاوەنکاران لە ڕووی ئۆنلاینەوە بەو پۆرتاڵە ئەمەتان کردووە کە خاوەنکار و ئەو کەسەشی کە کارخوازە پێکی بگەێنن. بزەبەت ئەم پێشانگایش بەشێکە لەو ئیشانە؟ بزەبەت ئەم پێشانگایە ئێستا ئێمە دەمانەوێت پێشانگای کار لە سەرانسەری هەرێمی کوردستان جێبەجێ بکەین. ئامانجەکە وەیە تاکو خەڵک بناسیێنین بە پۆرتاڵەکە، ینی زائیدەن بتوانین خاوەنکاران بان بکەین تاکو ئەو کۆنێکتە دروست بکەین لە نێوان کارخوازان و خاوەنکاران. ئێمە تاکو بتوانین هانی خاوەنکاران بدەین، بتوانن بەشداری بکەن لەو جۆرە جۆفێرانە کو دەزانیت لە جیهاندا جۆفێر ڕاستی بابەتێکی زۆر گرنگە. ئەو بابەتەیە کە بتوانین ئۆن سایت ینی ئەمپلۆیمنت دروست بێت، ینی بتوانیت ئەو کۆنێکتە دروست بێت نێتوۆرکینگ لە نێوان خاوەنکاران و کارخوازان. ینی ئەکید بە پاڵپشتی ئەو سپۆنسەرانە کە بڵێن وەکو ڕێکخراوی ILO وەکو وزارەتی کار وەکو CDC لێرە ئەو لایەنانە زۆر گرنگن بتوانن ئەو شتە بەردەوامی پێ بدەن تاکو بتوانین ئێمە ینی ئەو شتە درێژخایە. زۆر باش. ئەڤین خان بەڕێستان وەکو نوێنەری CDC کە ئەمڕۆ لێرە بوون بینیتان گەنجێکی زۆر دەیانوێت دەستیان بەکار بکە. سنتەری پەرەپێدانی کار لە زانکۆی پۆلیتەکنیک وەکو بەشێک لە ئەرکی خۆی کە دەیەوێت کار بدۆزێتەوە بۆ دەرچوان لەم پێشانگایەدا چی کردووە؟ ئایا کارسازان کارخوازان ئەمڕۆ دەتوانن کاریان دەستکەوێت یا تەنها سیڤەکانیان لێوەرەگیرێت؟ بەنسبەت بە پێشەنگایەکە 600 هەلی کار بۆ ئەو کەسانی کە جۆب سیکەرەکان وا بڵێت ئەوانەی کە بە دوای هەلی کار داگەڕێن ئامادە کراوە.
پێش ئەوەی کە باسی ڕۆڵی پێشەنگایەکە بکەم پێم خۆشە باسی ڕۆڵی CDC بکەم و هەروەها ئامانجی ئێمە وەکو CDC چی بۆ لە ئەنجامدانی ئەم جۆفێرەیە. ئێمە وەکو ئاگادارن لە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانە هەموو زانکۆیەک سنتەری پەرپێدانی کاری تایبەت بە خۆی هەیە. ئەکو ڕۆڵەکانی ئەم سنتەرە بریتە لەوەی کە ئێمە بتوانین توانە شاراوەکانی خوێندکار بدۆزینەوە لە ڕێگەی چیەوە ئێمە بەردەوام ترین کۆرسمان هەیە و هەروەها وەرکشۆپمان هەیە بەشێکی زۆری وەرکشۆپەکانمان نێودەوڵەتی و هەروەها کۆنتاکتێکی باش MOU-یەکی باشمان هەیە لەگەڵ جیهاتی دەرەکیە جا ئینتەرناشنال بن یاخود ناوەکی ئەمان بە بەردەوام هەندێک جار ئێمە داوایان لێ ئەەکەین کۆرسی تایبەت بۆ خوێندکارەکانمان ئامادە بکەن بۆ نمونە لە بابەتی ئۆتۆکاتە لە بابەتی هەندەسە یاخود لە بابەتی ئەبین خان تا چەند گرنگە ئەمانی کە پێشکەش بە خوێندکارەکری ڕەنگە لە ناو CDC-ەکانی کۆلێجەکانە ئەم ڕاهێنان شتە بکرێت ئەم جۆرە چالاکیانە کە بە شێوازی مەیدانی خاوەنکار و خوێندکارانی دەرچوو بە یەکەگەێنن تا چەند ئەم جۆرە گرنگە کە بەردەوام بن لەسەر گرنگێکی ئەوتۆ هێتوانین بڵین چەندین گرنگی هەیە یەکێک لەوانە بۆ نمونە ئێمە خوێندکارەکەمان نازانێت سبەینە لە داهاتوە چۆن کار بۆ خۆی دۆزێتەوە بەردەوام گلەی ئەکات لەوەی کە کاری دەست ناکەوێت ئەگەر بێت و ئەمە تەنیا بۆ ئەو کەسانە نییە کە بە دوایی کارە ئەگەڕێن بۆ خوێندکارێکی قۆناغی یەکەم قۆناغی دووەم قۆناغی سێمی ڕاستە بۆچی ئێستا ئێمە لەگەڵ خوێندکارەکانمان سەردانی چەند بوتێکمان کرد لە بوتەکان یەکێک لەوانەیە دەبێت زمانتان زۆر باش بێ ئەبێت ئەم توانایانتان تیابێت بۆ نمونە ئەم خوێندکارە ئەگەر بەبەستیەوە بێ لە داهاتوە کار بکات ئەم بەهرانەی خۆی گرنگی پێ ئەم توانانی خۆی فراوان ئەکات ئەوەی کە لە داهاتوە کاری دەستکرێت بەدەر لەمانە بۆ ئێمە وەکو مامۆستای زانکۆش ئەم دەرفەتە زۆر گرنگە بۆچی چونکە ئێستا ئێمە نیظامی بۆلۆنیا پرۆسەس جێبەجێ ئەکەین بۆلۆنیا پرۆسەس ئێمە ناچار ئەکات کە کۆنتاکتێکی باشمان هەبێ لەگەڵ بازاری کارە بەشێک لە دەرسەکانمەوانەکانمان نەک بەشێک بۆ نمونە ئەوە ئەتیما دەکاتە سەر با بڵێن سپێشەڵست اختصاسەکان با بڵێن ئەم اختصاسانە پێویستە بەشی پراکتیکەکان لە کۆمپانیایەک وەربگرن سەردانی زانستیمان هەبێت بۆچی ئێمە و سەردانە زانستی و وانە پراکتیکەکانمان ئەبینە ناو کۆمپانیەکە بۆی کە خوێندکارەکە خۆی ئامادە بکە تەنیا تیۆری نەبین. باشە دواتر پرسیاری ئەوت لێ یەکەم کە زیاتر لە 600 دەرفەتی کار ئەمڕۆ بێ بە گەنجان بدرێ لێرە دواتر چۆن ئێوە چاودێری ئەم بابەتە ئەکەن ئەم دەرفەتی کارانە بۆ ئەو کەسانە ڕەخساوە یا تەنها لێرە CV وەرگیراوە دواتر پرسیاری ئەوە لێ یەکەم کاک محەممەد ئێوە وەکو ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان حزورتان هەیە ئەم حزورە دەتانەوێت بگەن بە چ ئامانجێک ئامانجە گەورەکەی پشت ئەم ئامادەبوونەتان لە هەرێمی کوردستان چییە؟ زۆر سپاس بەڕاستی ئێمە ئامانجە سەرەکەی ئەوەیە کە ئامانجی سەرەکی ILO-یە کە ئێمە پێ دەڵێن decent work یعنی ئەو کەسانەی کە بتوانن ئیشێکی بدۆزنەوە کە ئیشی شایستە بێت یعنی شایستانە بێت زۆر گرنگە ئێمە ینی تاکید بکەینەوە کە ئەو کەسانەی کە ئیش دەدۆزنەوە ئیشەکانیان ینی بڵێن معاشیان یعنی شێوازێکی فەرمی بێت ئیش ئێمە تاکو بتوانین ینی پاڵپشتی ئەوە دەکەین کە ئیشی فەرمی ناو هەرێمی کوردستان بابەتی فەرمی و نافەرمی ئەو بابەتێکی بەڕاستی قوڵە ینی مە زۆر لەگەڵ وزارەتی کاردا ئیش دەکەین تاکو بتوانین هانی بدەین کە ئیشی فەرمی ینی وەکو چەند سیاسەتێک دابنێن بۆ چۆن بتوانین فراوانکردنی چتری لەسەبەری کۆمەڵایەتی لە کردی تایبەتدا تاکو ئەو کەسانەی کە بتوانن کار بدۆزنەوە لە هەمان کاتە دەستەبەریان هەبێت لە هەمان کاتدا ئەو پەیوەندی لە نێوان خەڵکانەوە مافی ئەو کەسەی کە کارەکە پارێزراو بێت ماوی ئەو کەسانی کە ئەو کارخوازانە بڵێن ئەگەر لە حاڵەتێک کاریش دۆزینەوە چۆن بتوانین ئەو لینکە دروست بکەن لەگەڵ نێوانی خاوەنکاران و ئەو کار بڵێن ئەو کارمەندە کە ماوی پارێزراو بێت کۆنتراکتی هەبێت هەموو شتێک لەناو ئەگەر عقد بێت تایبەت کردی تایبەت لەناو عقدەکە هەموو شتێک بنووسرێت ئێمە زیاترەوە ئیشمان لەگەڵ وزارەتی کاردا لەگەڵ سندیکای کرێکاران ینی زۆر ینی پەیوەندیمان لەگەڵ ئەو هەموو دام و دەستگانە تاکو بتوانین ئەو شتە ئێمە ئەوەی ئێوە ملاحەزەی بکەن و تێبینی بکەن لە هەرێمی کوردستان بەلاتانەوە جێی سەرنج بێ کە هەوڵی گۆڕانکاری بدەن لەو بابەتەیە چ بابەتێکە تەحەدیەکانی بەردەمی ئێوە چییە لە هەرێمی کوردستان؟ بەڕاستی ئەوە پرسیارێکی زۆر گرنگە تەحەدیەکان گەوران تەحەدیەکی لە تەحەدیە گەورەکانەوەیە کە دەڵێن بازاری نافەرمی یعنی ئینفۆرمەڵ ئیکۆنۆمی ئەوەیە کە بەڕاستی هیچ داتاوزانیاری لەسەر ئەو کەسانە نیمانەکە لە ناو بازارە ئیش دەکەن لەبەرەوە دەستەبەر نەکراون لەبەرەوە هەندێک لە بزنسەکانیشە دەستەبەر نین تۆمار نەکراون
ئەکسسمان نییە بۆیان داتامان نیە لە سەریان ئەو شتانە بەڕاستی ئاستەنگێکی زۆر گەورەیە ئمە بە حواڵە دەکەین ئێستا استراتیژی دابنێن وەکو ئایلۆ یعنی ئێستا بەرنامەکانی ئایلۆ هەمووی وەکو لنکن لەگەڵێکە یەکی لەو لنکانە ئەم بابەتەیە سنتەرێکە بێ بۆ بڵبات ینی ئەو لنکە دروست نابێت تاکو ئەو حەلقانە هەمووی بتوانین بەیەکەوە ببەستینەوە یەکی لەوانەیە کە بتوانین چۆن گواستنەوە لە بازاری نافەرمی و بازاری فەرمی ئەو استراتیژی دەوێت ئیشی دەوێت لە هەمان کاتدا چۆن بتوانین هەڵی کاردا بەرەخسێنین چۆن بتوانین لەگەڵ ینی public private sector partnership ئەوە بتوانین ئەو لنکە دروست بکەین لە نێوان کەرتی تایبەت و کەرتی حکومیتدا و لە هەمان کاتدا بتوانین ئێمە ئەو بەرنامە کە هەمانە پێڵێن بنیادنانی توانای ستافی بڵێن دەستەبەری توانای وزارەت بەخۆیەوە لەبەرەوەی ئێمە ستافمان دەوێت ینی ئاستیان بەرز بن تاکو بتوانن ڕوبەڕووی ئەو کێشە و گرفتانە بن من دواتر پرسیاری ئەوت لێکەم ئەگەر کەسێک کە لە شوێنێکا کار دەکات چ شوێنی فەرمی بێ یان ناخۆت فەرمی یان نافەرمی ئەگەر گرفتێکی بێتە پێش ئایا دەرگای ئێوە کراوەیە بۆ ئەوەی بتوانێت سەردانی ئێوە بکە و ئەو گرفتە لای ئێوە تۆمارکات دواتر پرسیاری ئەوە دەکەم ئەڤین خان سەبارەت بە ئەم پێشانگایی ئەمڕۆ با باسێک لەمە بکەین ئەبینین ئەمڕۆ کۆمپانیایەکی زۆر لێرە ئامادەن وە گەنجێکی زۆریش ئامادەن من چەند گەنجێکم بینی کە سیڤەکانیان بەدەستیانەوەی ئومێدیانەیە کە هیچ نەبێ دەرفەتێکیان پێ بدرێ کاریان دەستکەوێت ئێوە چۆن چاودێری ئەماکەن ئەو زیاتر لە 600 دەرفەتەی کە بۆ گەنجان هەیە بە شێوازێکی ڕاستەقینە گەنجان دامەزرێن بارکۆدێکماندانەوە بزانین چەند کەس خۆی تۆمار کردووە چەند کەس کاری دەست دەکەوێت ئێمە هەروەکو CDC چەندین گروپمان هەیە لەم گروپانەیە هەنێک گروپمان هەیە تەنیا ئەلومینای زانکۆی خۆمان SP با بڵێ هەنێک گروپمان هەیە ئەوانە کە بە دوای کارە ئەگەڕێن بەردەوام کۆنتاکتمان هەیە لەگەڵ گروپەکانە چاودێری هەمویانەکەین بۆچی چونکە ئێمە لەلایەن وەزارەتەوە داوامان لێکرێت ساڵانە ئەرکەکانمان کارەکانمان چیمان کردو چۆن ئەنجاممانەوە ئێستا من لەم پۆینتە ئەمێ و پرسیارە لێ بکەم کە تا چەند توانیتانە لینکێکی بەهێز دروستکەن لە نێوان کۆمپانیا و خاوەنکارەکان لەگەڵ ئەم دەرچوانی زانکۆکانتان کە دەردەچن لە پسپۆڕە جیاوازەکان سپاس بۆخوا سنتەری پەروێدانی کاری زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی پارساڵ یەکەمی هێنا لەسەر ئاستی هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان بۆی ئەوەی کە ئێمە کۆنتاکتێکی باشمان دروست کردووە لەگەڵ لە ڕووی ئێمە پێش پرۆسسی جۆفێر یاخود دۆزینەوەی هەلیکار پرۆسسی ترمان هەیە پێوتری وەرگرتنی مەشقی هاوینە ئینتەرنشیپ لەم بابەتی ئینتەرنشیپ ئێمە وەکو زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی پارساڵ زیاد لە 990 شتێکی وا بوو نەگەشتە 1000 ئەم ساڵ خۆشبەختانە ئەمانوێ ئەو ڕێژەیە زیاد بکەین بۆ زۆربەی ئەو کەسانێک کە ئینتەرنشیپیان لە کەرتی تایبەتە وەرگرتووە لە ئێستا لەسەر کارن لەبەرەوە یعنی ئەمە دەرفەتێکی واتە چیرۆکی سەرکەوتنتان هەیە لەو بوارەیە کە گەنجتان گەیاندبێتە سەرکار کاک محەممەد دەگەڕێمەوە بۆ پرسیاری کە پێشتر پێم وتی گروپێک یاخود گەنجێک کەسێک لە شوێنێک کار بکا و گرفتی هەبێت ئەتوانێت پەیوەندی بە ئێوە بکات دەرگاتان کراوەیە کە لە ڕووی نێودەوڵەتیەوە کەیسەکەی گوێ لێ بگرن بزانم کێشەکەی بۆ چارەسەرکەن ئەم جۆرە کارەتان هەیە لە هەرێمی کوردستان ئەم جۆرە کارەمان نییە لەبەرەوە ئێمە زیاتر ئیشەکەمان ئەوەیە کە بتوانین ئێمە پاڵپشتی وزارەتی کار بکەین ینی هاوبەشی سەرەکیمان وزارەتی کارە و ئیشی وزارەتی کار ئەوەیە کە بتوانن ئەو کێشە و گرفتانێک کە لە ناو کرێکارە و خاوەنکاران هەیە بتوانن ئێمە ئیشەکەمان زیاتر ئەوەیە کە چۆن بتوانین ینی چۆن بتوانین پاڵپشتی وزارەتی کار بکەین تاکو ینی بڵێن بنیادنانی مؤسسەیەک هەبێت بتوانن ئەو ینی ڕوبەڕووی ئەو کێشە و گرفتانە بن ئێستا تقریبا ئێمە تەقییمی گشتگیرمان هەیە لەسەر ئەو کێشە و گرفتانە ناو هەرێمی کوردستان هەنا و زۆرن بەس ئەو زۆرەنین کە باسی بکەین کە لە عێراقدا هەیە ئێمە دەتوانین بە ئاسانی کۆنتترۆلی بکەین هەرێمی کوردستان ئێمە دائما جەق لەوە دەکەین کە ئێمە لێرە فرسەتێک هەیە زۆر گەورەیە بۆ ئێمە کە بتوانین بەرە بە کەرتی تابەت بدەین و ئابووری هەرێمی کوردستان بەرەو پێش ببڵ کەواتە ژینگەی هەرێمی کوردستان لە ڕووی کارەوە بەراورد بە عێراق زۆر لە پێشترە زۆر بە کورتی پێم بڵێ پرۆژەی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی پرۆژەی نوێتان بۆ داهاتوو چییە؟ من لە ڕوانگای بەرنامەی پاراستنی کۆمەڵایەتیەوە ئیش دەکەم پاراستنی کۆمەڵایەتیەوە باز دەکەم کەوە زیاتر پاڵپشتی کراوە لە یەکێتی ئۆروپاوە بەرنامەکەمان جۆرا و جۆرە زیاتر ئیشمان لەسەر بابەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیە یەکی لە بەرنامەکەمان ئەوەیە کە ئێستا خەریکە ئیشی لەسەر دەکەین ئەوەیە بەرنامەی کە بتوانین ئێمە هەموو بڵێن دامەزراوی بڵێن دەستەبەری کۆمەڵایەتی
بگوازینەوە بۆ دیجیتال یعنی هەمووی بکەنە بابەتی دیجیتالی لەبەرەوە یەکی لە گرفتە سەرەکیەکان ئەوەیە کە خاوەنکار دەڵێ من ینی ناتوانم دەستەبەری کرێکار بکەم یان ناتوانم بتوانم اشتراکاتی بدەم لەبەرەوە گرفتی ئیداری زۆرە دەزانیت معاملەی ئیداری و ئەو ڕۆتیناتەکە هەنا ئێمە بۆ بەرنامەوە دەتوانین ئەو شتە بەڕاستی هەموو شتێک بە ئۆنلاین بکرێت پرۆژێکی زۆر گەورەیە و بەم زوانە ئینشاءالله ئەڕۆدە ینی بواری جێبەجێکردن و محاولە دەکەین ئینشاءالله بۆ ساڵی داهاتوو ئەو ئیشانەکە لە ناو وزارەتی کار دەکرێت تایبەت لە دەستەبەری کۆمەڵایەتی زۆر بە ئاسانی ینی زۆر فەرقی لەگەڵ ئەوەیەکی لە پرۆژەکانە بەڕاستی دەتوانم باسی بکەم ئەو پرۆژەی ترە کە پۆرتاڵی بەکارخستنەکەی کە باسی کرد ئێمە پۆرتاڵی بەکارخستنەکە دەمێنین پاڵپشتی وزارەت دەکەین و لەگەڵ بەهاماهنگە لەگەڵ CDC و هەموو ئەو دام و دەستگانە کە پەیوەندیان هەیە بتوانین لە سەرانسەری هەرێمی کوردستان شتێک ئەو لینکە دروست بکەین بەڕاستی ئەو لینکە زۆر گرنگە ئێمە بتوانین ئەو لینکە لەگەڵ پرایڤەت سێکتەرە دروست بکەین بەڕاستی لەبەرەوە هەستمان کرد بەڕاستی ئەو ینی ئەو سایلۆ هەیە سایلۆیەکە بۆشایی هەیە ئەو باشایانە ئەگەر پڕ بکەنەوە بەڕاستی ینی زۆر ینی شەڵڵ ئەڤین خان زۆر بە کورتی پێم بڵێ ئامانجی داهاتووی CDC چیە تانەوەی چی تر پێشکەش بە دەرچوان و گەنجان بکەن بەس زۆر بە کورتی بەڵێ لە ئێستا یەک پرۆجێکتێکی زۆر گرنگ لە بەردەستی ئێمە وەکو سنتەری پەروێدانی کار کە گواستنەوەی وانەکانمانە ڕاستەخۆ بۆ ئەو کۆمپانیانەی کە ینی ڕیلیشنێک پەیوەندێک هەیە کە لە نێوان ئەوان و ئێمەیە ئەمەش دەرفەتێکی زۆر باش بۆ خوێندکاران هەم ئەوەی کە ڕایەت کە ئەوان کۆمپانیەکان چیان ئەوێت ناو کۆمپانیەکانە چی ئەگوزارێت و هەروەها زانکۆش لە ڕۆتینێکی ئاسایی دوورەکەوێتەوە ینی ئەوەی کە بەتەنیا نەزەڕی بین بەڕێز ئەڤین علایەدین نوێنەری CDC و هەروەها بەڕێز کاک محەممەد فەرمان نوێنەری ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ILO سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس کە ئامادە بوون بەڵێ بەڕێزان چاوپێکەوتنەکەمان کۆتایی هات هەڵبەتە ئەمڕۆ پێشانگای هەلیکار لە سلێمانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات لە سلێمانی بەڕێوە چوو هەتاوەکو ئێستاش گەنجێکی زۆر سەردانی نوێنەری کۆمپانیەکانەکەن بۆ ئەوەی کاریان دەست بکەن خواتان لەگەڵ